بەناوی خوای بەخشندەی میهرەبان هاوڕێیانی بەڕێز و خۆشەویستم سڵامی خوا لە هەموو لایەکتان بێ هەمووتان لە ژیانتانە جاری وا هەیە ئەکەونە دوودڵیەوە لە شتێکە کە ئەتانەوێ بیکەن سیارێکە توێ بیکڕی خانوویەکە توێ بیکڕی ژیانی هاوسەریاتەوێ لەگەڵ کەسێکا دایمەزرێنی کارەکە چەند گەورەوێت چەند بچووک بێ کە کەوتیتە دوودڵیەوە سنەتێکی پێغەمبەرتان پێ ئەڵێم کە زۆر گرنگە ئیمامی بوخاری بۆمان ئەگەڕێتەوە جێبەجێ بکەن بە ئیزنی خوا سەرکەوتووە بن لە ژیانتانە ئیمامی بوخاری بۆمان ئەگەڕێتەوە ئەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم فرمووی لە هەر کارێکدا کەوتیتە دوودڵیەوە دوو ڕکات نوێژ بکە دوو ڕکاتی نوێژی سنەت پاشان ئەم دوعایە بکە پاش ئەوەی نوێژەکە تەواوکەی بڵێ خوایە من سەرپشکی ئەمیشا دەمەدەستی تۆ یا ڕەبی خوایە داوای توانای لە تۆ ئەەکەم یا ڕەبی تۆ بە زانای منیش نازانم تۆ بە توانای من هیچ توانایەکەم نییە داوای فەزڵ و چاکە لە تۆ ئەەکەم خوایە یا ڕەبی خوایە ئەگەر ئەم کارەکە ئەمەوە بیکەم ئەگەر خێری تایە بۆ دینم بۆ دنیام بۆ پاشە ڕۆژم یعنی ئەگەر ئەم ئیشە چاکە یا ڕەبی خوایە بە نسیب بکەین ناوی ئیشەکە بێنە یا ڕەبی خوایە ئەگەر ئەم ئیشە خراپە یا ڕەبی ئەگەر ئەم ئیشە زەرەری هەیە بۆ دینم بۆ ژیانم بۆ پاشە ڕۆژم پاشە ڕۆژی نزیک و پاشە ڕۆژی دوور یا ڕەبی ئەگەر زەرەری هەیە لێمی دوور بخەیتەوە لێمی دوور بخەیتەوە منیش لە ئەو دوور بخەیتەوە یا ڕەبی خوایە ئەمجا ڕازیشم کەی بە شتێک کە خێری دین و دنیامی تیابێ و بەرەکەتیشی تێ بخەی ئەو شتەکە ئەمۆی بۆ لای ئەم دوعایە زۆر زۆر گرنگە ئەمە لە دوای دوو ڕکاتی سنەت ئەنجامی بدە پێوتێ نوێژی ئیستیخارە تۆ لە ژیانتە ئەگەر ئیستیخارە بکەی بەخوا یعنی ئەگەر شتەکان بیتە دەستی خوا ئەگەر ڕاوێژیش بکەی بە کەسی ئیمانداری بە تەقوا سەرکەوتوو ئەبی لە ژیانتە هەر کەسێ ڕاوێژ بکە و ئیستیخارە بکە ئینشاء الله قەت وەڕاو نابێ والسلام عليكم ورحمة الله وبركاته.